چونکە ئێستا بڕۆ سێری ناو ئەو دانیشتیە بکە لە سونە مەزهب لە شیعە مەزهب لە ئاشووری لە کلدانی لە مەسیحی دەبینیوە ئێمە وەکو مسلمانانی شیعە مەزهب هەموو ساڵێک ئەوە ماوەی 3 ساڵ لێ لە مزگەوتی ئاڵتون لە هۆڵەکانی مزگەوتی ئاڵتون لێرانە یادی ئاشوورا دەکەینەوە لە یەکی محەڕم تاوەکو دەی محەڕم لێرانە بەرنامەکەمان دیارە یەکەم جاسەتە دەست دەکرێت بە خوێندنەوەی قورآنی پیرۆز ماوەی 10 بۆ 15 خولەک دوای ئەوە وتار دەخوێندرێت وتارێک لەلایەن وتاربێژێک هەرچ وتاربێژێک هەبێ لێرانە وتارەکان زیاتر لە بابەتی هۆشداریە بابەتی لایەنی ئاینیە ئیتر هەمە زۆر وتارەکان دوای ئەوە سرود دەخوێندرێ و دوای ئەوە هەرچی خواردنەوە شتێکە بێ داواش دەکرێت بە سەلامەتەوە ئەمڕۆ چەندەمین ڕۆژە؟ ئێستا ئەمە 9یەمین شەوە بەڵێ تەنها یەک شەو ماوە لێرە بەردەوام ئێمە نەخێت تازە ئەوە وەکو بڵێ تەواومان کرد خیتامی پێکەین ئینشاڵڵا لە ساڵشکە دەبێتە دا یاخود هەر ئەوان دەوێت چونکە ئێمە بە شەو حیسابی دەکەین ئەوە دەبێتە شەوی دەی محەڕەم ینی با بڵێن هاوڵاتیانی سونە مەسەب هاتونە بۆ پیرۆزبایتان بەڵێ زۆر ئێستا ئێمە لێرانێ ئەو وەکو بڵێ ئەو دانیشتگەیە وەڵامێکە بۆ هەموو ئەو کەسانەی کە حەزیمە پێکەوە ژیان نییە ڕاستی چونکە ئێستا بڕۆ سێری ناو ئەو دانیشتیە بکە لە سونە مەزهب لە شیعە مەزهب لە ئاشووری لە کلدانی لە مەسیحی دەبینیوە هەروەها جگە لەوانە لە نەتەوەکان لە کورد لە عەرەب لە زۆر بابەتەکان لە تورکمان لێرانە ناو ئەو دانیشتگەی دەبینیەوە یعنی هەموو پێکەوە دەژین بەڵێ